جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. یادکردنەوەی هێمن ئامان و شەماڵ خەدیری پور لە شاری بۆکان و مەهاباد، کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی دێگولان لەسەر مەزاری گیانبەخت کردووان، برینداربوونی دوو کۆڵبەری دیکە لە سنووری بانە، ناڕوونی شارنووسی جە هاوڵاتی دەست بە سەرکراو لە شارەکانی بۆکان و بانە، برینداربوونی سێ کەس بەهۆی بۆرزمانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان، مەرجنی گوماناوی بەندکراوێکی منداڵ داگرت و خانە ئیسفەهان، لە سزارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد و تەورێز و پەسەندکردنی قەتنامەی مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا دژ بە کۆماری ئیسلامی. درێژە هەواڵەکان. هیازکردنەوەی هێمن ئامان و شەماڵ خەدیری پور لە بۆکان و مەهاباد. ڕۆژی پێنجشەممە دوێ مانگی سەرماوەزی 1402 مەراسمێک بە بۆنەی ساڵڕۆژی گیانبەختکردنی هێمن ئامان لە شاری بۆکان و شەماڵ خەدیری پور لە شاری مەهاباد بەڕێوەچوو. ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی بزوستنەوەی ژینە هێمن ئامان بە سەقەی هێزەکانی ڕژیم بریندار و پاش دەست بە سەرکران لە ژێرە شکنجە سەرکوزگەرانی کۆماری ئیسلامیدا گیانی بەخس کرد. هەروەها شەماڵ خەدیری پور مانگی خەزەڵوەری 1401 بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕۆژیم لە مەهاباد بە سەختی بریندار و پاش چەند ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەی ورمێ گیانی لە پێناوازادیدا بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە بنەماڵەی ئۆجو گیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانیان گرت. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازانی جێگولان لەسەر مەزاری گیانبەخت کردووان. ڕۆژی پێنجشەممە دوێ مانگی سەرماوەز بنەماڵی دادخوازانی جێگولان لەسەر مەزاری گیانبەخت کردوانی شۆڕشی ژینە لەو شارە کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. بە پێزانیاریەکان بنەماڵی گیانبەخت کردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری جێگولان بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئازیزانیان وی ڕێڕێزگرتن لە فیزەکاریەکانیان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. برینداربوونی دوو کۆڵبەری دیکە لە سنووری بانە. شەوی چوارشەممە یەکی مانگی سەرماواز دوو کۆڵبەر بەناوەکانی فەرزاد عەزیزی و ئەدیب ڕەنجبەری بە سەخەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری بانە بریندارکران. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی چوارشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕۆژیم و بۆ هۆیەوە دوو کۆڵبەر بەناوەکانی فەرزاد عەزیزی تەمەن 23 ساڵ و خەڵکی بۆکان و ئەدیب ڕەنجبەری خەڵکی سەقز بە سەختی بریندار بوون. بە پێزانیاریەکان باری تەندروستی فەرزاد عەزیزی ناجێگیرە و بۆمبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانە نەخۆشخانەی شوهەدای تەورێز کراوە. ناڕوونی شارەنووسی جە هاوڵاتی دەست بە سەرکراو لە شارەکانی بۆکان و بانە. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی جە هاوڵاتی بەندکراوی خەڵکی شارەکانی بۆکان و بانە بە ناوەکانی تەیفور سەلیمی بابامیری تەمەن 47 ساڵ، هێمن کرمانج ئەحمەد مامزادە تەمەن 65 ساڵ، سۆران قاسمی تەمەن 28 ساڵ، پژمان سۆڵتانی تەمەن 30 ساڵ، کاوە ساڵحی تەمەن 40 ساڵ، ڕزگار بابامیری تەمەن 43 ساڵ، جەلیل مۆلودی و جەوانمێرد مامخۆسترەوی تەمەن 50 ساڵ پاش دەست بە سەرکرانیان لەلایەن حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان تەیفور سەلیمی بابامیری مانگی ڕەشەممەی 1401 ئەحمەد مامزادە، ئەبوبەکر مامزادە، سۆران قاسمی، پژمان سۆڵتانی، کاوە ساڵحی، هێمن کرمانج، ڕزگار بابامیری و جەلیل مۆلودی مانگی خاکەلێوەی 1402، جوانمێرد مامخۆسرەوی مانگی گۆڵانی 1402 لەلایەن هێزەڕنیەکانەوە بەبێ بەڵقەی قەزایی دەست بەسەر و بۆ گرتوخانەی سەعاتی سوپا لە شاری ورمێ گوازرانەوە. شاینی باسەکە ئەو دەبەندکراوە لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر بێبەشکراون و لە ژێر گوشاری سەختی ناوەندە ئەمنیەتیەکاندا.
برینداربوونی سێ کەس بەهۆی بورزمانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماوە زەرتەشی سورکیا لە ڕێگەی پەهبادەوە هێرشی کردە سەر ئۆتۆمۆبیلی هاوڵاتیانی مەدەنی لە شاری عامودە لە ڕۆژاوای کوردستان و بۆ هۆیەوە سێ کەس بریندار بوون. ڕۆژی چوارشەممەش ئارتەشی تورکیا لە ڕێگەی پەهبادەوە ناوەندێکی خزمەتگوزاری ئۆتۆمۆبیلێکی لە شاری قامیشلو کردبوو ئامانج لە ئاکامی ئەو هێرشەدا 7 کەسی مەدەنی بە سەختی بریندار بوون. ئێوارە پێنجشەممەش درۆنەکانی تورکیا ئۆتۆمۆبیلێکی دیکەیان لە شاری عامودە کردە ئامانج و لەو هێرشەشدا سێ کەسی مەدەنی بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکران. ڕووخاندنی ماڵی هاوڵاتیانی بەلوچ لە سەراوان. ڕۆژی چوارشەممە یەکی مانگی سەرماوەز هێزەکانی سوپا و مەئمورانی ئینتیزامی هێرشیان کردوێتە سەر ماڵی هاوڵاتیانی بەلوچ لە ناوچەی جەهادابادی سەراوان و چەند خانوویان ڕووخاندووە. بە وتەی چالەکانی بەلوچ بەیانی ڕۆژی چوارشەممە شارەزاری سەراوان بە هاوکاری هێزەکانی سوپای پاسداران و مەئمورانی ئینتیزامی لە شەقامی حەمزە لە ناوچەی جەهاداباد بە فەرمانی داستان چەند خانوویکان ڕووخاندووە و کاتێک خاوەن ماڵەکان ناڕزایەتیان دەربڕیوە تەقەیان بەسەریاندا کردووە. ڕێزگەرسن لە یادی ساڵح میرهاشمی لە شاری ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماوەز بنەماڵەی هەمیشە زیندوو ساڵح میرهاشمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ساڵح میرهاشمی 25 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری ئیسفەهان دەست بەسەرکرا و لە پەروەندەیەکی ساختە بە ناوی خانەی ئیسفەهان بە تۆمەتی کوشتنی دوو بەسیجی و سەرهەنگێکی هێزە تایبەتەکانی ڕژیم بە مەحارەبە ئەعدام مەحکوم کرا. ناوبراو لە دادگا تەواوی ئەو تۆمەتانی ڕەت کردبوو، بەڵام لە ژێر شکنجەی سەختدان ناچار بە دانپێدانانی زۆرم لێکرا. ساڵح میرهاشمی هاوڕێ لەگەڵ دوو بەندکراوی دیکە بە ناوەکانی سەعید یاعقوبی و مەجید کازمی لە زیندانی ئیسفەهانی ئەعدام کران و لە سزارەدانیان کارزانەوەی بەرینی کۆمەڵگەی جیهانی بە دوای خۆی داهێنا. مردنی گۆماناوی بەندکراوێکی مێرمەنداڵ لە گرتووخانەی ئیسفەهان. ئاریان قۆربانی مێرمەنداڵی تەمەن 18 ساڵ و دانیشتووی شەهڕەزای ئیسفەهان ڕۆژی پێنجشەممە بە تۆمەتی خواردنی مەشروباتی ئەلکۆلی دەست بەسەر و بە شێوەی گوماناوی لە بەندی کەرەنتینەی زیندانی ئیسفەهان گیانی لەدەستا. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان ئاریان لە کاتی دادگایکردندا لەگەڵ قازی پەروەندەکەی دەمەقاڵی بووە و ڕاستەوخۆ هەڕەشەی لێکراوە. ناوبراو پاش گواستنەوەی بۆ بەندی کەرەنتینەی زیندانی ئیسفەهان بە شێوەی گوماناوی گیانی لەدەستەوە. لەلایەکی دیکەوە کادری نەخۆشخانە ڕایگەیاندووەکە ئاریان ژاراوی نەبووە و تەندروست بووە لە حاڵێکدا پاش چەند کاتژمێر وچەکانیان ڕەت کردوێتەوە و تویانە کە ئەو مێرمەنداڵە بەهۆی ژاراوی بوون گیانی لەدەستەوە. شانی باسەکە بە کرێگیراوانی ڕۆژیم نەخۆشخانەکەیان گەمارۆداوە و ڕێگە نادەن کەس چاوی بە تەرمی ئەو منداڵە بکەوێت. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد و تەورێز. بەیانی پێنجشەممە دوی مانگی سەرماوەز حکمی ئەعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد و تەورێز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبار جێبەجێکرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی حاڵبەش ناسناوی دوو بەندکراوی بەلوچ کە لە زیندانی مەشهەد لە سێزارەزراون بریتیە لە ڕەسوول گۆرگیچ و شاهمۆراد داودی. هەروەها ناسناوی ئەو بەندکراوەش کە لە زیندانی تەورێز ئەعدام کراوە ئیبراهیم زەمهەریر ڕاگەیاندراوە. هۆشداری ڕێکخراوی لێبوردنی نێنوتەوەیی لەسەر دۆخی تەندروستی نەرگێس محەممەدی. ڕێکخراوی نێونەتەوەی لە بەیاننامەیەکدا سەبارەت بە دۆخی تەندروستی نەرگێز محەممەدی براوەی خەڵاتی جیهانی نۆبلی ئاشتی لە زیندان و ڕێژایەتی بەرپرسانی کۆماری ئیسلامی لەگەڵ جەرمانکردنی لە دەرەوەی زیندان هۆشداریان دایە ڕەژیم. لە بەشێکی ئەو بەیاننامەدا هاتووە بەرپرسانی کۆماری ئیسلامی نەرگێز محەممەدی پارێزەری مافی مرۆڤ و براوەی خەڵاتی جیهانی نۆبلی ئاشتی بە شێوەی نایاسایی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ئەشکەنجە کراوە.
ئەو چالاکە مەزانیە لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن بە دەرمان و پێداویستی بێهداشتی بێبەش و بەردەوام بێڕێزی پێکراوە. نابراو نەخۆشی دڵ و سی هەیە و هەڵس و کۆچەکانی ڕۆژیم گیانی خستووەتە مەترسیەوە. هەر بۆ بوونەوە داوا لە بەرپرسانی قەزای ڕۆژیم دەکەین بە زووترین کات ئەو چالاکە ئازاد بکەن. پەسەندکردنی قەتعنامەی مافی مرۆڤی یەکیەتی ئەوروپا دژ بە کۆماری ئیسلامی. پەرلەمانی یەکیەتی ئەوروپا ڕۆژی پێنجشەممە 2 مانگی سەرماواز بە زۆرترین جەنگ قەتعنامەیەکی دژ بە کۆماری ئیسلامی بەهۆی پێشێلکردنی مافی مرۆڤ پەسەند کرد. بەپێی ڕاپۆرسەکان نوێنەرانی پەرلەمانی یەکیەتی ئەوروپا بە 516 دەنگی ئەرێ 4 دەنگی ناو 27 دەنگی بەلایەن قەتعنامەیەکیان دژ بە کۆماری ئیسلامی بەهۆی پێشێلکردنی مافی مرۆڤ بە تایبەت مافی ژنان لەلایەن ئەو ڕژیمەوە پەسەند کرد. نوێنەرانی پەرلەمانی ئەوروپا هەروەها بە دیلگرتنی شارۆمەندانی دوو تابعەتیان لەلایەن ناوەنجەمنیەکانی ڕژیمەوە بە توندی شەرمەزار کرد و خوازیاری دانانی سوپای پاسداران لە لیستی تیرۆریسمی نێودەوڵەتی بوون. جێگای ئاماژەیەکەوە قەتعنامەیە لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی 25 نۆڤامبر ڕۆژی بەرەنگاربوونەوە لەگەڵ توند و تیژی دژ بە ژنان پەسەندکراوە و لە بەیاننامەکەدا ناوی کەسانێک وەکو نەرگز محەممەدی، سپێدە قۆڵیان، گۆڵڕۆخ ئیرایی، نەسرین جەوادی و بەهارە هیدایەت هاتووە. هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر حەزبۆڵای لۆبنان و حەماس. ڕۆژی پێنجشەممە 2 سەرماواز 1 ڕۆژ پێش ڕاگەیاندنی فەرمی ئاگربەستی 4 ڕۆژە لە کەرتی غەزە، ئەرتەشی ئیسرائیل سەختترین هێرشەکانی کردە سەر بنکەکانی حەزبۆڵا لە لۆبنان و حەماس لە غەزە و ژمارێک لە ئەنجامانی ئەو دوو گروپە کوژران و بریندار بوون. بەپێی ڕاگەیاندنی ئەرتەشی ئیسرائیل هێزەکانیان دەیان تونێلیان لەناو بردووە بۆ ژمارەیەک چەکداری حەماسیان لە نێو یەکێک لە تونێلەکاندا دەست بەسەر کردووە. هەروەها دەیان چەکداری ئەو گروپەش لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی ئەرتشدا کوژران و دەست بەسەر ژمارەیەک چەک و چۆڵی کۆماری ئیسلامی داگیراوە. لەلایەکی دیکەوە لا وەڵامی هێرشەکانی حەزبۆڵای لۆبنان بنکەکانی ئەو گروپە لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە و چەندین ئەندامی حەزبۆڵا لەوانە یەکێک لە گەورەترین فەرماندەکانیان کە ئەندامی پەرلەمان بووە کوژراوە. هەروەها هۆتێلی مانەوەی هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی زەینەبیەی دیمێش لە سووریا بردومان کراوە. بە وتەی چاودێری مافی مرۆڤی سووری ژمارەیەکی زۆر لە هێزەکانی کۆماری ئیسلامی لەو هۆتێلەدا کوژرا و بریندار بوون. دووە هەواڵ ناڕزایەتی بەرینی خەڵکی ئیرلند پاش برینداربوونی 5 کەس. شەوی پێنجشەممە 2 مانگی سەرماواز هێرشبەرێکی ئیسلامگەرە هێرشی کردە سەر بنەماڵەیەک لە شاری دووبلین و ژن و پیاوێکی و 3 منداڵی بە سەختی بریندار کرد. پاژەو هێرشە خەڵکی ناڕازی ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. بە وتەی پۆلیسی ئیرلند هێرشبەرێکی ئیسلامگەرە لە ناوەندی شاری دووبلین بە چەقۆ هێرشی کردوتە سەر بنەماڵێکی خەڵکی ئەلجەزایر و ژن و پیاوێک و 3 منداڵی بە سەختی بریندار کردووە کە باری تەندروستی 2 کەسیان ناجێگیرا. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە ڕاستگەرەکان و نەیارانی کۆچبەران ڕۆژانە سەر شەقام و بۆی ڕایاگەردانی ئۆتۆبوسێک و چەند ئۆتۆمۆبیل لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. بە پێزانیاریەکان لە ناڕزایەتیەکانی شەوی ڕابردووی شاری دووبلین چەند هێزی پۆلیس بریندار بوون و دەوڵەت ناچار بووە لە هێزەکانی ئەرتەش بۆ هێوەرکردنەوەی دۆخەکە کەڵک وەربگرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود بن.